بەناوی خوای گەورە و میرابان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی دەرو یاریگا دێمە لای ئێوەی ئەزیز. ئازیزانم وەک دەزانن لەم هەفتەیەدا کۆمەڵی ڕووداوگەلی گرنگ هەبوون لە نێو خولەکانی ئەوروپا پاشگەڕانەوەی تۆپێ لە دوای ڤایرۆسی کۆرۆنا ڕوویدا. لە گرنگترینی ئەوانش بردنەوەی نازناوی پرێمەر لیگ بوو لەلایەن یانەی لێڤەرپوڵەوە، ئەمەش پێش 7 هەفتە لە کۆتایی هاتنی وەرزی ئەمساڵی خولەکە کامەیەکێک بوو لە هەرە ڕووداوە گرنگەکانی ئەم هەفتەیە کە پاش 30 ساڵ یانی لیڤەرپوڵ توانی بێتە پاڵەوانی پرێمەر لیگ و ئەمە جگەلەوەی کە یەکەم نازناوی لەژێر ناونیشانی پرێمەر لیگ دەستەبەر کرد. یەکێکتر لەو ڕووداوانەی کە پێویستە لەم بەرنامەیە گفتوگۆ لەسەر کرێ وەرگرتنی پێشەنگی ڕیزبەندی خولی لیگەی ئیسپانی بوو لەلایەن یانەی ڕیاڵ مەدریدەوە. ئەمەش پاش ئەوەی بەرشلۆنە یەکسانبوونی بەرامبەر بە ئیشبیلیە تۆمار کرد لەگەڵ چەند تەوەرێکی تر لەوانەش زیادبوونی جیاوازی خاڵەکان لە نێوان یۆڤانتۆس و لازیۆ لە خولی یانەکانی ئیتالیا. بۆ قسەکردن لەسەر تەوەرەکانی ئەمڕۆی بەرنامەکەشم بە خۆشحاڵیەوە جاریتر لە نێو بەرنامەی دەرو یاریگا هاوڕێ ئەزیزم هەوراسکاوە ڕۆژنامەنووس لامان کاتا شۆڤەکاری وەرزشی لە شاری چەمچەماڵەوە لەگەڵماندا دەبێت. کاک هەوراس جارێکتر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی دەرەوە یاریگا. سوپاس بۆ ئێوە، سوپاس بۆ هەموو هاوڕێیان. خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ میوانم لە بەرنامەی دەرەوە یاریگە. زۆر سپاس. هەورازیان ڕاستەوخۆ بە ئەمەوێ لە پرێمەر لیگەوە دەست پێ بکەم. پاڵەوانبوونی لیڤەرپوڵ لە ئینگلتەرا خەونێکی زۆر تایبەت بوو بۆ هاندەرانی لیڤەرپوڵ، تەنانەت سوارێزیش پاش 6 ساڵ جێهێشتنی یانەی لیڤەرپوڵ بە تۆمارێکی ڤیددیۆی پیرۆزبایەکی تایبەت لە هاندەران و یاریزانانی لیڤەرپوڵەکە، چونکە هێندە تامەزرۆ بوون هاندەرانی ئەو یانەیە. بەڵام بەم شێوازە تا چەند چاوەڕوانکراو بوو لەگەڵ بەهێزی پرێمەر لیگ و بێزیانە ڕکابەرەکان لیڤەرپوڵ بتوانێت بەم شێوازە نازناوی پرێمەر لیگ پێش 7 هەفتە لە کۆتاییاتنی خولەکە یەکلا بکات و ئەمە چۆن بەرهەم هات؟ بەڵێ، بە ناوی خوای بەخشندە و میێرەبان سڵاوتان لێبێت. سوپاس بۆ تۆ کاک محەممەد. هیوادارم بتوانین بەرنمەیەکی جوان پێشکەش بکەین. لە ڕاستیدا ئەوەی کە زۆر گرنگە ئەمڕۆ بابەتێکی گەورەی ژیانی تۆپی پێ ئەویژەوەی کە یانەی لیڤەرپوڵ دوای 30 ساڵ توانیتی ببێتە پاڵەوانی خولی یانەکانی ئینگلتەرا. ئەوەی کە من بینی و مەیاخود ئەمڕۆ بە دوواداچوونی زۆرم بۆ کردووە و لە ماوەی ساڵی 2015 بەدواوە هەمومان چاومان لەسەر یانەی لیڤەرپوڵ بووە، ئەوەیە ئەمە بەرهەمی عەقڵیەت و کارکردنی دانەبراوی یۆرگۆن کلۆپە کە کلۆبێکێکە لەو کەسانەی کەسایەتیەشی کارێزمای گەورەی نەترسی هەیە کە هەمیشە لە گۆڕەپانەکانی یاری تۆپی پێوە لە نێو خول و پاڵەوانێتیەکانە دەتوانێت پێکهاتەی تۆکمە دروست بکە و ململانێ و ڕکەبەری بکە و هەمیشە پێکهاتەکەیشی وا دروستەکات دابەشی بۆ نمونە سەر 18 یاریزانی ئەکات. ئەگەر سەیری بۆ نمونە یانەی لیڤەرپوڵ بکەین، لیڤەرپوڵ پێش ئەوەی ڕاهێنەرێکی وەکو یۆرگۆن کلۆپ بێت 2 وەرز بوو لە سەریەک، ینی لە پلەی شەشەمی خولی پرێمەر لیگا بوون. بەڵام دوای ئەوەی ڕاهێنەرێکی وەکو یۆرگۆن کلۆپ هات یەکەم کاری لەسەر ئەوە بوو ئەو لە نێوان پێکهاتەلاوەکەی ئەو پێکهاتەلاوی کە لە یانەی لیڤەرپوڵا هەبوو و لەگەڵ ئەم پێکهاتەی کە ئێستا خۆی دروستی کردووە 18 یاریزانی دەستنیشان کرد، ویستی لە نێوان ئەم 18 یاریزانەدا پێکهاتەیەکێ بێ بتوانێت ڕکەبەری یانەکانی ئینگلتەرا و ئەو خولە تااقەت پرۆشیانانە ئینگلترا و خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا بکات. سەرەتا بۆ نمونە چی کرد؟ سەرەتا ئەگەر تەماشا بکەین ئەم ڕاهێنەرە کاری لەسەر ئەوە کرد بەڕاستی هێڵی
بیانەوەی کە یانەکانی ئینگلترای چەند وەرزی پێشویان ماوەی 10 ساڵە پێناسراوە یاری تەنها ڕیتمی خێرا و بەرگریکردن و یاریکردن لە لاکانەوە عقلێتەی گۆڕی بەڵکو هات وەکو تەواوی یانە پێشکەوتەکانی ژیان بەرشەلۆنە ڕیال مەدرید بایرن مونیخ و بە پشتبەستن بە هەندێک ئەفکاری ئەڵمانی شێوەی یاریکردنەکەی لە پلانە کلاسیکی ئینگلیزەکانەوە گۆڕی بۆ پلانی 4-3-3 ئەوە بوو بینیمان مانی هێنا فێرمینۆی هێنا محەممەد سەلاح هێنا ڕۆبرسوێنی هێنا بۆ نمونە نابی کێتا هێنا شاکیری هێنا ئەم یاریزانانەی هەموو وادێ کرد لە پێکهاتەکەیدا دواتریش ڤاندایشی هێنا کردی بە پێکهاتەیەکی بنەڕەتی هاوسەنگی لە نێوان بەرگری و ناوەڕاست و هێڵی هێرشبردندا دروست کرد بینیمان گەشتە یاری کۆتایی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا گەشتە خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا یاری کۆتاییەکەی بەڕاستی بە یانی ڕیال مەدرید دۆڕان ئەم ڕاهێنەرن نەهات ینی دەستکاری ڕسمی تەکتیشی پێکهاتەکەی بکە بەڵکو سێری کرد شێوازی یاریکردنی ئەم شێوازێکە ئەتوانێت نازناوەکان و هەروەها بۆ نمونە یاریەکان بباتەوە بەڵام خاڵی لاوازی یانەی لێڤەرپول گۆڵپارێزەکە بوو و یەکێک لە تایبەتمەندیەکانی یۆرگن کلۆپ کاک محەممەد ئەوەیە کە هەمیشە ئەم ڕاهێنەرە کاتێک لەسەر کاتێک کە دەسەکات بە یاریکردن ئەو یاریزانانەی کە یەدەگەن یارمەتی دەرێکی بەهێزن بۆچی بۆ خێراکردن یا بۆ پارێزگاریکردن لە ئەنجام و یاریەکانی یانەی لێڤەرپول بۆیە ئەبینین ماوەی 5 وەرزە پێکهاتەی لێڤەرپول پێکهاتەیەک بووە هەموو تیپەکانی یانی چۆنەڵێ هیلاک کردو و هەموو تیپەکان نەیانتوانیوە بە ئاسانی بە هیچ جۆرێک لە جۆرەکان لەگەڵم تیپەدا بە ئاسانی یاری بکەن دەست بەسەر یاریدا بگرن و تۆپیان لێ بسەنن و گوشاریان لەسەر دروستکەن بەڵام ئەوەی لە کۆتاییدا خاڵی لاوازی بۆ نمونەیانەی لێڤەرپول بوو لە وەرزی پێشودا بینیمان گۆڵپارێز بوو دواتر پیکەری هێنا هەرچەندە هەندێک لە شیکەرەوە میدیاکارەکانی کوردستانی خۆمان پێیان وا بوو ئەو بەڕاستی کۆتینۆی بۆیە فرۆشت لەبەر ئەوەی بۆ نمونە تیپەکە پێویستی پێنەبووە لە پێکهاتەی بنەڕەتی تیپەکەدا جێگای نێبێتەوە بەڵام ئەمڕۆ لە دوایین ڕاپۆرتەکانی شەرق الأوسەط و ئەوانەی IFF-دا کە تەماشام کرد فرۆشتنی کۆتینۆ یانیێنی فرۆشتنی کۆتینۆ لە پێناوی هێنانی بۆ نمونە ئەلیسۆن بیکەری گۆڵپارێز بۆ بۆی پێکهاتەی بنەڕەتەکەی ببێتە پێکهاتەیەک بتوانێت ڕکەبەری هەموو خول و یانەکان بکە و بینیشمان لە خولی یانە پاڵەوانەکان و لە خولی ئینگلیزیشدا ئەو پێکهاتەی کە یۆرگن کلۆپ دایناوە پێکهاتەیەکی تەواو هاوسەنگن و هەمیشە بە بەردەوامی ئەتوانن ڕکەبەری دوو پاڵەوانێتی گەورە بکەن واتە ئەوەی کە بینیمان خولی ئینگلیزی بەدەستێنا یاخود خولی ئینگلیزی بردەوە تەواوی بەرهەمی عقلێتی یۆرگن کلۆپە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لەسەر ئەو ڕسمە تاکتیکەی کە تیپەکە هەیەی زۆر باش شاوڕاست ئەمێ ئەوە پرسم ینی لێڤەرپول پێشتریش لەگەڵ براندان ڕۆجەرس نزیک بوو لە نازناوی پرێمەر لیگ کە لەو کاتەدا لویس سوارێزی لە ڕزەکانی و تیپارێ کرد تەنانەت یەکێک لەو کەسانی کە بە تایبەتی نامەی پیرۆزبای ئاراستی یۆرگن کلۆپ و کاربەدەستانی لیڤەرپول کردووە براندان ڕۆجەرسی ڕانەری پێشووی یانەکەی کە لێسادا ڕانەرایەتی لیستەر سیتی دەکات کە هیچبامان شێو پیرۆزبای بردنەوەی ئەم نازناوەی لە لیڤەرپول کردووە بوون بە پاڵەوانی مەرزەی لیڤەرپول ینی بەو دیوەی کە من پێشتیش پرسیارەکەم کرد ڕاستە هەموو ئەم ستایشانەی کە تۆ کردت بۆ کلۆپ شانی ستایشکردنە و نابێوەش لە یاد بکرێ یاریزانانی لیڤەرپول سەرجەمیان لە وەرزێم ساڵەوە کۆی خۆشت باست کرد تەنانەت یەدەگەکانیش لە کاتی بەشداریکردنیان لە یارەکەیە ئیزافەیەکی باشیان بە شێواز و تەکتیکی یاریکردنی کلۆب یاوە وەکو بینیمانە چەندین پێکان ڕوبەڕووی پێگاتەکەی کلۆب بۆ تۆ بەڵام تیپەکە و یاریزانێدەکان ڕۆڵیان هەبووە لە ڕێکردنەوەی پێگاتی لیڤەرپول ئایا هێزی لیڤەرپول تۆکمەی لیڤەرپول هێندە زۆر بوو کە بەم شێوێ نازناوی پرێمەرلیگ یەکلا بکاتەوە خۆ یەکلاکردنەوەم تیپە بۆ نازناوی پرێمەرلیگ لە کاتێکە هەمومان دەزانین لە وەرزەم ساڵ نازناوی چامپیۆنز لیگ لە قۆناغی 16 ماڵاوایکی لە کاتێک هەڵگری نازناوەکە بوو یاخود بە دیوێکی ترە بوون بە پاڵەوانەی لیڤەرپول چواتایەکی ترە بۆ یانەکانی تری ئینگلتەرا لە کاتێکە ئێمە پرێمەر لیگ وەکو بەهێزترین و ڕکابەرترین خولەکانی ئەوروپا ناوی دێنین. خۆی کاک محەممەد دوو جۆر یاریزان لە جیانی تۆپی پێدا هەن
هەندی یاریزانمانەیە بۆ منە یاریزانی هوەرین یاریزانی تەکتیشین ئەوانە خۆیان یاریزانی ئامادەکراون بە پارەیەکی زۆر ڕوئەکەنە یانەکان واتە بۆ نمونە ئەوەی کە پیپ گواردیۆلا لە ینی مانچستەر سیتی هەیەتی هەمیشە ئەیەوێت کۆمەڵە یاریزانی ئامادەکراوی بە چەشنی دیبرۆین و ڕیاز محرز و ئەمانە بباتە تیپەکەی دواتر بۆ نمونە ئەوەی دید و ئەفکاری خۆیەتی لەسەر یاریزانەکان چێکات بۆی دواتر یاریزانەکان ئامادەکراون ئەم جۆرە یاریزانانە لە ژیانی تۆپی پێدا کەمتر وابەستەی تاکتیشی ڕاهێنەرە بن بەڵکو ئەوان خۆیان ئەو ئەپدەیتەی کە هەیەیان ئەو عقلێت و شێوە پێگەیشتن و تێگەیشتنی هەیەە بەو جۆرە لە یاریگادا گێمێکیا 6 خولەک یاری ئەەکەن دواتر ئەشنەوە سەر ئەو شێوە یاریکردنی خۆیان دەیانەوێت ناتوانن ینی زۆر لەگەڵ عقلێتی ڕاهێنەرە یەک بگرنەوە یا هەندێک جار بە ئاسانی لەگەڵ دید و ئەفکاری ڕاهێنەرە یەک بگرنەوە بۆ نمونە خولی ئینگلیزی یەکێکە لەو خولانەی کەمتر یاریزان بە ئاسانی ئەتوانێت یایە دەربکەوێت بۆ منە یاریزانی گۆڵکاری زۆر گەورە سۆپەرستاری زۆر گەورە مەسەد یەکێک لە یاساکانی خولی ئینگلیزی ئەوەیە هەموو یانەیەکی ئینگلترا ساڵانە بۆ نمونە ئەگەر بڵێ داهاتی خولەکە کە دابش ئەکەن پارەیان پێدەن بۆ نمونە سەرو لە 50 میلیۆن جیونەی ئیستەرلینیان پێدەن بەمەرجی چی بەمەرجێک بۆ نمونە سەرپەرشتیارانی پرێمەر لیگ بۆ مەرجەی هەموو یانەکانی ئینگلترا یاریزانێک دوان سۆپەرستاریان هەبێ ململانی و ڕکەبەری بکەن بۆ نمە تۆ کاتێکە چیتە بۆ نمونە خولی ئیتاڵی سەیرەکەی ڕۆناڵدۆ هەموو چاوەکانی لەسەرەوە فۆکسەکە هەمووی لە لای ڕۆناڵدۆی و هەمووشمان پێمان وایە ئەفسانەی خولی ئیتالیە دێیتەوە یانەی بۆ دێیتەوە خولی ئیسپانی میسی بەو جۆرێ بەڵام لە خولی ئینگلیزی پیانی بۆ نمونە یاریزانەکان چونکە هەموو یانەیەک دوو یاریزان بۆ سێ یاریزانی ستاری هەیە و ڕاهێنەری گەورە هەن و کۆمەڵێ دید و ئەفکار تێیدا کۆبۆتەوە ئەمە ئەرشی ڕاهێنەرەکانی زۆر قورس کردووە واتە ڕاهێنەرێک ئەگەر نەتوانێت پێچەوانەی بەرامبەرەکەی یاری بکات یا بۆ منە یاریزانەکانی تەوزیف بکات و ئامادەی بکات ناتوانێت بە ئاسانی خولی ئینگلیزی تا دەستە بەربکات بۆ نمونە لیستەر سیتی کاتێک خولی ئینگلیزی بردەوە تۆ تەماشای گۆڵەکانی بۆ نمونە جیمی ڤاردی بکات تەماشای جوڵەکانی ڕیاز محرز بکە و سەیری پێکهاتەی بۆ نمونە یانەی لیستەر سیتی بکە بە تەواو ینی پێچەوانەی یانەکانی ئینگلترا شێوە و دیدی ئەفکاری ئەو یانانە یاریانە کرد و توانیان خولی ئینگلیزیش ببن بۆ نمونە یۆرگۆن کلۆپ سوودی لە چی بینیوە سوودی لە هێزی ڕکەبەرەکانی بینیوە ئەوە نییە ئەم ڕاهێنەرە هاتبێت لە لاوازی یانەکانی ئینگلتراوە بۆ نمونە نازناوەکەی بردبێ یا لە نەبوونی بۆ نمونە ڕکەبەر یا لە نەبوونی گۆڵکار یا لە نەبوونی ڕاهێنەری گەورە بەڵکو ئەو توانێتی لە نێوان مۆرینۆ و پیپ گواردیۆلا و پێشووتر پۆچەتینۆ و ئانچیلۆتی و بۆ نمە کۆمەڵێ لەم ڕاهێنەرە گەورانە ئەو یاریزانانەی کە خۆی هێنایەتی خۆی بە پێی عقلێتی شێوە یاریکردنی ئەڵمانی خۆی تەوزیفی کردوون ئامادەی کردوون و وای کردووە 90 خولەک بە پێی عقلێتی ڕاهێنەرەکە یاری بکەن ئەمەشێ سەرکەوتنێکی گەورەی بە ڕاهێنەر یۆرگۆن کلۆپ داوە کە دوای 30 ساڵ لەناو ئەو خولە بەهێزە ئەو ڕیتمە خێرایە ئەو یاریە لە کلاسیکەی ئەقرەزانی چۆن خولی ئینگلیزی ینی بەڕاستی خولێکی ئەوە چۆنەڵێ پاڵەوانێتیەکی ئینکارە ئینکارەکەی لە چیایە هەمیشە ڕاهێنەرە گەورەکان لەوێدا تێکەشکێن تۆ سێری کە مۆرینۆ ینی پێشتر لە یانەی چسی کە دەستی پێکرد بەڕاستی هێزێکی زۆر گەورەی هەبوو بەڵام ئەم هێزە نەیتوانی بۆ ماوەی 10 ساڵ یا بۆ ماوەی 5 وەرز لە پاڵەوانێتەکەدا بمێنێتەوە لەبەروی ڕکابەرەکانی زۆر گەورە بوون ململانەکان زۆر گەورە بوون پیان سێتە کرد ئەمڕۆ پاڵەوانی خولی ئینگلیزی بە دوایین یانەی کۆتایی ڕیزبەندی ئەدۆڕا بەڵام ئەو دوو ڕاهێنەرەی کە زۆر ململانیان کردو بە داینەسووری خولی ئینگلیزی ناسراون بۆ نمونە فێرگسن لەگەڵ ڕاهێنەرێکی وەکو ئارسەن ڤینگەر ئەمش ئەزمموی زۆریان ئەوە بوو کە یاریزانگەلێکیان ینی هێشت بۆیەوە لە پێگاتەکەیاندا خۆیان 20 ساڵ مابوونەوە لەگەڵ دید و ئەفکاری ئەمانەدا گەورا بوون و پاڵەوانێتەکانیان ئەبرد بەڵام یۆرگۆن کلۆپ لە ماوەی 30 ساڵە کە بۆ نمونە یانەی لێڤەرپوڵ پاڵەوانێتەکەی نەبرد بووە نازناوەکەی بەدەست نێنابوو لە 5 ساڵی ئەزمموی یاریکردنی بە بڕێکی زۆر کەم کاک محەممەد تۆ سێری کە ئێستا من ئەمە دوایین ڕاپۆرتەکانی بۆ نمونە یۆرگۆن کلۆپە کە بۆ نمونە
بەڕێوەبەری وەرزشی یانەی لێڤەرپول ستایشی یۆرگۆن کلۆپ بکات کە بە کەمترین پارە ینی لە وەرزێکدا هەبووە بۆ 109 ملیۆن بۆ نمونە جونەی ئیستەرلینی خەرج کردووە و ئەو پێکهاتێشی دروست کردووە بە پێچەوانەی ڕیتمی یاریکردنی خولی ئینگلیزی شێوە یاریکردنی پلانی چوارسێسیەکی هاوسەنگی دروست کردووە بە تێگەیشتنی یاریزانەکان لە ئەفکاری ڕاهێنەرەکە نازناوەکەیان بردووە نەگەوەی کە ئێستا بۆ نمونە ڕاهێنەرێکی وەکو پیپ گواردیۆلا یا وەکوی ئانچیلۆتی ئێستا چۆیانەوەی کە بۆ لە مانچستەر یونایتد نزیکەی بۆ نمونە 300 بۆ 400 ملیۆن دلاری ڤانگال خەرج کرد لە کۆتاییشدا نەیتوانی ئەو پێکاتەیە دروست کات وەرزێک ڕکەبەری پرێمەر لیگ بکەن کەواتە چییە کەواتە ئەم ڕاهێنەرێک نییە لەو ڕاهێنەرانەی تەنها یاری بکات لە پێناوی یاری بکات لە پێناوی مانەوەی پیکفۆری ئەو چواریانەی لە ڕکەبەری یەکەمدا بەڵام ئەم ڕاهێنەرە ئەو ڕاهێنەرەیە شێوازی یاریکردنی وە پێکهاتەکەی پێکاتەیەکە بە بەردەوامی لە دوو پاڵەوانێتیان ململانەی سەختیان پێەکە زۆر باشە ئەگەر ئەوەی کە تۆ باست کرد ینی ڕکابەری یانەکان تا ڕادێک لە پرێمەریک بوونی هەبوو باست لە دەستکەوتەکانی کلۆپیش کرد لە ئەنجامدانی گرێبەستەکانی یانەکە باش با من بپرسم بۆی کە کلۆپ لە کۆنگرەیەکی یاخود لە لێدوانێکیدا بۆ سایتی فەرمیانەکە باسی لەوە کردکا و ڕاستە خەونی هاندەرانی یانەکەی بەدیەناوە بەڵام ئامانجی هەیە بۆ چەند ساڵێکی تر لە لێڤەرپۆڵا بەردەوام بێت لە کاتێکدا کلۆبێکێکە لەو ڕانەرانەی کە زۆرترین سەرنجی لەسرە بۆی کە شوێنی یواکیملۆڤ بگرێتەوە لە ڕانەرایەتی هەڵبژاردی ئەڵمانیا کە لەگەڵەوەی پێشتریش باز لەوە دەکرا بێتە ڕانەری بارنینە خەتاتنی هانسفلیک بەڵام هانسفلیک کارە ڕاستەکەی ئەنجامدا ئێستا چی ماوە کلۆب بیکە لە لێڤەرپۆڵا پاژەوەی وەرزی ڕابردوو چامپیۆنز لیگی برد ئەم وەرزش بە نازناوی پرێمەرلیگ شاد بوو کە ئامانجی سەرەکی یانی لێڤەرپۆڵ بوو بەڵێ خۆی ئەوەی کە لێڤەرپول کاک محەممەد لەسەری ئەوە ترێ بڕیارە تا 2024 گرێبەستەکەی نوێ بکاتەوە یا بۆن لایەنەی لێڤەرپولدا بمێنێتەوە ئەوە بە بۆن ئەگەرێکی زۆر گەورەیە بەڵام ئەوەی کە ئێستا بۆ نمونە کە لەسەر یۆرگۆن کلۆپە ئەوەیە یانەکە هەرچۆنێک بێ دەیانەوێت بە پێی ئەو تەمەنەی یاریزانە بە ئەزمون و گەورەکانی ماوێت یا هەیەی نمونەی سەلاح و ئەو یاریزانانی کە تەمەنە لە نێوان 20 بۆ 30 ساڵەیە بۆ چەند وەرزی داهاتوو بەردەوام بێت بەڵام ئەگەر لە من بپەرسی وەکو میدیاکارێکی کورد من پێم وایە ڕاهێنەر ئێستا پێیانی بۆ نمونە ئەو بڵێن بیرۆکەیە ئەو بیرکردنەوەی بەسەر چووە بۆ نمونە ڕاهێنەرێک بتوانێت 10 ساڵ بۆ 15 ساڵ ململانەی خول و پاڵەوانێتیەکان بکات لەبەر چی لەبەر ئەوەی ئێستا گیانگیری تۆپی پێ و پێشکەوتنی تۆپی پێ وای لێ هاتۆ تیپی گەورە و بچووک نەماوە هەموو ئەو تەکنیک و شێوەیاریکردانەی کە ئێستا لە ژیانی تۆپی پێدا گوزەرەکات ئەوەی لە ئەمریکای باشوور و ڕاهێنەرێکی گەورە جێبەجێکات سیرەکەی یانەیەکی سویسری یانەیەکی سویدی دێت جێبەجێکا بۆی تیپەکەی سەرکەوتن دەستە بەرکە یا بۆ نمونە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دێتەوە ئاسیا دێتەوە ئەفریقیا واتە ئەم خێرا یاریکردن و ئەم گەیشتنی یاری و ئەدید و ئەفکاری ڕاهێنەرانە بە تەواوی ژیاندا کە بڵاو بۆتەوە وای کردووە کار و ئەرشی ڕاهێنەرەکانی قورس کردووە واتە ڕاهێنەرێک ناتوانێت بە تەنیا بۆ ماوەی 10 ساڵ یا 15 ساڵ وەکەوەی فێرگسن هەیبوو تەنیا خۆی پارێزگاری لە بیرۆکەکەی بکە بەڵکو و باشترین شتێک ئێستا بۆ ڕاهێنەرەکان بە بۆچوونی منەوەیە 5 وەرز و بۆ 6 وەرز لەیانەیەکدا بمێننەوە ئەو نازناو ئەو تموحانە و یاخود ئەو دەستکەوتانەی کە تیپەکە پێویستێتی یا ئەو یاریزانانەی کە لە بەردەسی دایاری ئەکەن بۆ لە قۆناغێک لە قۆناغەکانی تۆپی پێدا بە شێوە تاکتیکی و هونەریەکەی جێبەجێ بکە و تیپەکە بەجێ بێڵێت واتە یۆرگۆن کلۆپ ئێستا تا ڕادەیەکی زۆر ئەتوانم بڵێم تموحی یاریزانەکانی لێڤەرپول و تموحی خۆی و هاندەرانی یانەی لێڤەرپول و ئەوانشی کە لە ئەنفیڵدا کۆبوونەوە هەمویان خولیان لە پاڵەوانەکان بوو بەدەستیانێ ناجامی جیانیانەکان بوو بەدەستیانە دواتر ئەوەیە کاڵێ ئەو 30 ساڵە خەونبینیە بە پرێمەرلیگەوە ئەویش خاڵیە بێتەوە ئێستا زۆر قورسە تیپێک بتوانێت پارێزگاری لە پرێمەرلیگ با بۆ وەرزێ دوانسیان دوای دێنە سەر بەرشەلۆنە و ڕیال بۆچی ڕکەبەریەکەن ئەو دوانە دەمێننەوە بۆیە باشترین شتێک وە تەنانەت
کاک محەممەد شتێکی زۆر تەنز ئامێز و جوانم بینی دوێنە کە بۆ نمونە پێپ گواردیۆلا بەیانەی چێلسی دۆڕان ینی هەوادارەکانی لە کوردستان و لە ژیان ینی تویتی زۆر جوانیان نەکرد یا کۆمنتی زۆر شیاویان بۆ پیپ گواردیۆلا کردیان بۆ نمونە ئیتر ینی مانچستەر سیتی بەجێ بێڵە لەبەرەوەی دید و ئەفکاری تۆ لەمە زیاتر نییە بۆی کەیانەکە لە قۆناغی نەبردنی نازناوەکان یا بۆ نمونە لە قۆناغی ئەم دەست بە سەراگرتنی تۆپی پێی تۆیەدا بتوانێت نازناوێک بەرێتەوە تۆ چەقیوی لێرە پێویستە بۆ نمونە یاری مانچستەر سیتی بۆ مەشروعەکەی بۆ ئەو پرۆژەی کەیانە بیر لە کەسێکی دیکە بکەنەوە بۆیە پێم وایە ئەم وەرزە وەرزی داهاتوو بە بۆچوونی من وەکو میدیاکارێژی وەرزشی وە کاتی خۆشی هەر لە بەرنامەی دەر و یاریگا لەگەڵ جەنابەت باسی نیمارمان کرد مناقەشێکی گەورەمان لەسەر نیمار کرد کە نیمار ئەگەر لە بەرشەلۆنە بمێنێتەوە چی نیمارێک دەبێت لە پاریسان جێرمان بمێنێتەوە چی نیمارێک دەبێت کە من بۆ چوونم وا بۆ ئەو یاریزانە دەچێتە دەرەوەی بۆ من ڕکابەرەکانی گیانی تۆپی پێ و لە گیانێکی بچووکدا لە پاریزدا بۆ من ڕکەبەرەکە ئێستا ئەو یاریزانە بەو دۆخەدا تێپەڕێت بۆیە بە بڕوای من یۆرگن کلۆپیش ینی لەگەڵ یاریزانەکانی ئەوان ینی تێر بوون لە نازناوەکانەوە تا ڕادەیە توانم بڵێم خاڵی بوونەتەوە لەوەی کە نازناوەکانیان تەواو بردوێتەوە ینی بە بڕوای من ینی بچێت لە شوێنێکی کە ئەزمموی خۆی تاقیب کاتەوە ڕەنگە گەورەی و شوناسی زیاتر بەم ڕاهێنەرە بات. ئەگەر دیێڕێک لەسەر مانچستەر سیتی بوترێت گواردیۆلا کارەکانی لەم تیپەیە ئەوەی کە تۆ باست کرد ئەگەر وەکو تەنز بێت حاڵەتی چیاسەیە بەڵام کارگێڕی مانچستەر سیتی سەرەڕای هەموو بارودۆخەکان زۆر 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 لە گواردیۆلا ڕازین تەنانەت بە کارگێڕی یاریزانانیشەوە داوای مانەوە و بەردەوامی گواردیۆلا دەکەن. کاک محەممەد مانەوە شتێکە بەڕاستی واقع لە یاریگادا شتێکی دیکەیە بۆ نمونە یۆرگن کلۆپ خۆی لە چەند ڕۆژی ڕابردوو ئەوتی چۆن ئەو چەند دیاریەی بۆ نمونە پیپ گواردیۆلان بینی پێم سێرەمە 20 خاڵ لە پێش پیپ گواردیۆلاوەی تۆپی پێ ئێستا تەنیاوە نێت تۆ کۆنتترۆلی تۆپ بکەی یا تەنیا تۆپ لای خۆت بێڵیتەوە بەڵکو بۆ نمونە تۆپی پێ ئەوەیە تیپێکی وەکو ئەتلەتیک بلباو نەوەت خو لەگەڵ یانەی بەرشەلۆنە دیاری ئەکات یاریزانێکی بەرشەلۆنە میسی لێ دەربکە وە سوارێزی لێ دەربکە کەسێک نابێنیت ئەو یاریزانە پیانی چۆنەڵێ عەقڵمەندە گەورەی بێ لە پشتی بەرگری کارەکانەوە یاری بکات و بۆ نمونە خاڵە لاواز و هێزەکانی تیپی ڕکەبەر خوێندنەوەی بۆ واقعی بۆ نمونە تیپی ڕکەبەر هەبێت یاریزانەکانی مانچستەر سیتی من پێم وایە یاریزانی خێران یاریزانی توانان کۆنتترۆلی تۆپی زۆر بە باشیەکەن بەڵام کێشەی بۆ نمونە مانچستەر سیتی لێرە لە ئێستاداوە دید و بۆچوونی منیش لەسەر پیپ گواردیۆلا ئەوەیە ڕاستە هەندێک لە پێکانەکان یا بۆ نمونە هەندێک لەو یاریانەی کە یاری زۆر مامناوەند بوو تووشی شکست بوونە 4 یاری 5 یاری لە سەرەتای دوای کۆڕۆنا دەست پێ کردوتەوە هەمووی تووشی شکست بووە ئەمە وەکاریەوەی ئەم تیپە هەم لە ڕووی هێڵی بەرگری هەم لە ڕووی هێڵی ناوەڕاست هەم لەسەر ئاسی گۆڵکردن لاوازن بۆیە پیپ گواردیۆلا ئەیەوێت ینی زیرەکانە ئیش لەسەرەوەکە دەیەوێت بە پێکانی بۆ نمونە ئەگۆرۆ شکستەکانی خۆی بشارێتەوە لە کاتێکدا تیپێک کە خاوەنی پرۆژەیەشی گەورە بێت 10 ملیۆن دۆلاری بۆ نمونە خەرج کردووە ناکرێت هەموو هێز و تواناکەی خۆی لە یاریزانێکدا بۆ نمونە ئەگۆرۆدا کۆبکاتەوە کە ئەم یاریزانە پێکانی بێت ئەو تیپە نەتوانێت پرۆژە و سەرکەوتنەکان و ململانیە و ڕکەبەری تیپەکانی تیپە گەورەکان بکات بۆیە باوەڕی من وایە بۆ نمونە ئەپدەیتی پیپ گواردیۆلا لە ئێستادا لەم وەرزە ئەپدەیتێکی زۆر خراپ بوو و جۆرێک لە دەستەمۆبوونی هەبوو لەگەڵ تیپەکانی بەرامبەر تۆ سێری یانەی چێلسی کە کەشەوی پێشوو یارەکەی پێ دۆڕانەوە بۆ نمونە چێلسی تیپێک نییە بتوانێت ڕکەبەری بانی بە بۆچوونی من لەم وەرزەدا ڕکەبەری تیپە گەورەکان بکە یانەی چێلسی تۆ سێریەکەی لەسەر ئاستی یاریزانی زۆر عەقڵمەند یاریزانی عەقڵمەند و ستاری زۆر گەورەی نییە بەڵام تیپێکن لەبەرەوەی بە خێرایی یاریەکەن هەمیشە لە باڵەکانەوە گوشارێکی تون لە ڕێگای ویلیان و تۆپە وەستاوەکانەوە خەنە سەر تیپی بەرامبەر دید و ئەفکار و ینی شێوە یاریکردنی تیپی ڕکەبەر تێکەیەن بەڵام ینی تۆ سێری کە مانچستەر سیتی یا تیپەکەی پیپ گواردیۆلا وای لێ هاتووە لە کاتی گۆڵ لێکرانە لە کاتی دەست بە سەراگرتنە لە کاتی دروستکردنی هێرش لە سەریاندا ئەم ڕاهێنەرە ناتوانێت هیچ گۆڕانکارێک لە شێوە یاریکردنی خۆیدا بکات ئەجینا من پێم وانییە پیپ گواردیۆلا بۆم لە ڕاهێنەرێکی زۆر ینی بڵین
بڵێن ڕاهێنەرێکی خراپێ بەڵکو پیپ گواردیۆلایەکە لە ڕاهێنەرە هەرە بە ئەزمون و گەورەکان و تۆپی پێی کلاسیکی لە قۆناغێکەوە بردووە بۆ قۆناغێک کە ئێستا هەمویان بە دوای دید و ئەفکاری ئەوەن بەڵام ئەو هەر لە جێگای خۆیدا وەستاوە بەبێەوەی هیچ گۆڕانکارێک لە خولی ئینگلیزیدا بکە وەکو پێم وتی خولی ئینگلیزی خولیەکە بەڕاستی ئینکارە پێویستی بە گۆڕانکاری و ئەپدەیتی زۆرە ئەو یۆرگن کلۆپەی کە باسمان کرد تۆ سێری یاریکردنی یانەی لێڤەرپول بکە کاک محەممەد لە خولی یانە پاڵەوانەکان زۆربەی یاریەکانی ئەو تیپە ئێمە تەماشامانە کرد ئەوەندەی پشتی بە خێرایی لا باڵەکانە بەست و پشتی بە لێهاتووی و نزیکی مانی و سەلاح و فێرمینۆە بەست ئەوەندە یاریزانێکی تایبەتمەندی عەقڵمەندی ناوەڕاستکاری ژمارەدەت وەکو پاڵپشتی نەیەبینی بۆ لەبەر ئێم ڕاهێنەرە پێویستی بەوە نیە لەو ناوچەی پانتایی ناوەڕاستی یاریگادا 90 خولە یاریزانێکی یەکلاکەرەوەی هاوشێوەی 10 ساڵ پێش ئێستا چاوی و ئێستای هەبێ بتوانێت بێوێ ڕکابەری بەو یاریزانانە بکە بەڵکو ئەو بە پێچەوانەی تیپەکانی بەرامبەرەوە هەوڵەدا یاری بکات تۆ سێریکە بۆ نمونە یاریەکی یانەی لێڤەرپول ئادەم تراورێ ینی یەکێک لە یاریزانە هەرە باشەکانی خولی ئینگلیزی بوو زۆرترین چەزارەتی بەیانەی لێڤەرپول چەش لەبەرچی لەبەرەوەی بە هەمان شێوە و نەبەتی یاریکردنی ینی لێڤەرپول خۆی و تیپەکەی یاریانە کرد ینی نانێش تەنها بۆ 5 سانیە یاریزانەکانی لێڤەرپول تۆپێکی یێرشی هەڵگەڕاوە کۆنتراکتاک بخەرە سەریان واتە ڕاهێنەر ئیشی تەنیا ئەوە نییە بۆ نمونە بیر لەوە بکاتەوە پێکاتەیەکی هەبێ کۆنتترۆلی تۆپی بۆ بکات بەڵکو کۆنتترۆلکردنی تۆپ شێوازێکە لە شێوازەکانی یاری بۆ هیلاکردنی تیپی بەرامبەر دواتر بۆ ئەوەی چی بکەیت تۆ بتوانێت تیپی بەرامبەر چۆنە بێتەوە گۆڵیان لەسەر تۆمارەکەی زۆر باشە دەچمە سەر ڕکابەرەکانی خولی ئیسپانی تەوەری دووەمین بەرنامەکەم بە لێدوانێکی زێدان دەست پێ دەکەم کە زێدان هەفتەی ڕابردوو کاتێک بەرشەلۆنە لە پێشەنگ بوو لە بەرنامی پێشووی دەرەوە یاریگا ژامەژەم پێکرد ڕایگەیاند کە چاوەڕوانی ئەوان دەیانێت لە سەرکەوتنەکانی خۆیان بەردەوام بن چاوەڕوانی کەوتنێکی بەرشەلۆنە دەکەن تاوەی پێشەنگی ڕزبەندی وەربگرنەوە زێدان ئەم کاری ئەنجامدا لە کۆنگرەی ڕۆژنامەنووسی ئەمڕۆی بەرشەلۆنە بەرامبەر بۆ یارەکەی سەڵتا ڤیگۆچیکی سێتینی ڕانەری بەرشلۆنە هەمان لێدوانی زێدانی ئاماژە پێکردوێتەوە کە ئەوانیش بڕوایان وایە ڕیاڵ مەدرید تووشی کەوتنە بێتەوانێ تاوەی بەرشلۆنە جارێکتر پێشەنگی ڕیزبەندی وەربگرێتەوە من هەورازیانەمەوە ینی ئەم دوو لێدوانە بکەمە پرسیارێک بۆی کە ئەوەی کە زێدان وتی ڕوویدا و زێدان هەلەکەشی قۆستەوانێ ئێستا سێتین هەمان شتی دووبارە کردوێتەوانێ تا چەند ئەم شتانە واریدن لە خولی لیگەی ئیسپانیا ڕوو بدەنەوە بە تایبەت کە ڕیاڵ مەدرید ئەم ساڵ ئامانجی سەرەکی بردنەوەی نازناوی خولی لیگەی ئیسپانیا کاک محەممەد یەک شتێکەیە حەزەکەم لەسەر زێدان بڵێم بەڕاستی کیکی سیتین لەگەڵ زینەدین زێدانە جیاوازیان زۆرە لە ڕووی ڕاهێنەرایەتی و لە ڕووی بیرکردنەوەشە ینی پێم وایە سیتین لە دۆڵێکە زێدان لە دۆڵێکی دیکە زێدان یەکێکە لەو ڕاهێنەرانەی بە بەردەوامی ئیش لەسەر تەکتیک و بیرکردنەوەی خۆیەکە ڕاهێنەرێکی نەترسەوە پشت بە یاریزانە لاوەکانی ئەبەستێت و ڕاهێنەرێکە عینادی لەگەڵ تەواوی یاریزانەکانێکە ئەگەر لاواز بن تەنانەت دەمانبینی بۆ نمونە چەندین جار ئەو کاتانەی کە کریستیان ڕۆناڵدۆ ئاستی خراپ و لاواز بوو زێدان بە شێوەیەک لە شێوەکان ئەم یاریزانەی یەدەگە کرد بۆی لە یاری داهاتوو حەماسیتر بە گڕوتینەوە زیاتر دەربکەوێت بەڵام کاتێک دێتە سەر کیکی سیتین یعنی کیکی سیتین تۆ ڕاهێنەر لە هەر قسەکە جارێ ئێمە بێ لەسەر ئەوە قین بکەین بۆ نمونە بیانەی بەرشەلۆنە ڤالڤێردی لە پێناوی ئەوە گۆڕی کە ئەم ڕاهێنەرەی کە هێناوێتی لە ڤالڤێردی باشتر بێت تیپەکەی وا لێ بکات ئێستا لانی کەم 5 خاڵ لە پێشی یانەی ڕیاڵ مەدریدەوە بێ یا بۆ نمونە بتوانێت تەواوی یاریزانەکان لە پێگاتەیەکدا جێ بکاتەوە یاخود لانی کەم ئەو شێوە یاریکردنەی یانەی بەرشەلۆنەیەتی گۆڕانکاری گەورەی تیا ینی دەستە بەربکات تۆ کاتێک دێتە سەر
زێدان گۆڕانکاری تەواوی لە پێکهاتی تیپەکەیدا کردووە لە چییە؟ هێڵی بەرگری ڕیال مەدرید هێڵێکی زۆر باشە، بەڵام ئەو هاتۆ لە سنتەری یاریگا لە ناوەڕاستی مەیدانی تیپەکەیدا گۆڕانکاری کردووە. پێشتر ڕیال مەدرید ئەمان بینی هێڵی هێرشبردننی بۆی ڕۆناڵدۆ بەهێز بوو، هێڵی بەرگریشی بەهێز بوو، ناوەڕاستیشی ئەگەر بەهێز نەبوو بێت ڕۆناڵدۆ بەرگریەکە ینی نانێشت خاڵی لاواسی یانی ڕیال مەدرید دەربکێت، بەڵام کاتێک ڕۆناڵدۆ ڕشتووە و ئەم یاریزانە لە لاوانشی هاتووە پێکانیش لە تیپەکەدا ڕوەدات، زێدان باشترین شتێک چی کردووە؟ ئەوەی کردووە تەواوی ئێحتیمام و هێز و قووەتی تیپەکەی لە هێڵی ناوەڕاستدا کۆ کردوێتەوە. تۆ سێری کە کاک محەممەد زێدان چەند دابشکاریەکی جوانی لە تیپەکەیدا کردووە. ئەگەر زێدان ئاسانکاری بۆ یاریکردن و تاکتیشی یارییانێ ڕیال مەدرید نەکا، ڕامۆس ئێستا یانێگەر سەرەتای وەرز بۆیە تەنگی بە میسیڵ چنی بوو هاوشێوەی میسی دەبووە گۆڵکارێکی بەهێز، بەڵام زێدان هاتۆ چی کردووە؟ زێدان ناوەڕاستی مەیدانی بە تەواوی یەکلایی کردوەوە بۆ یاریکردنی تیپەکەی بۆ خزمەتی کەریم بنزیما و یاریزانانەی لاوازن یاخود خاون یان ناتوانن لە بۆکسی تیپی ڕکەبەرە سوود لە تۆپەکان ببینن. چی کردووە؟ کاسمیرۆ، مۆدریچ و تۆنی کروس. پێشتر تۆنی کروس بڕۆ سێریکە ئەو کاتێک کە لە سەردەمی ئەنچلۆتیا بوو تاکە یاریزانی یانەی ڕیال مەدرید بوو، زۆرترین تۆپە ئاسمانیەکانی بەدیقەت دەخستە بۆکسی گۆڵی تیپی ڕکەبەرەوە ڕیانی ڕیال مەدرید گۆڵێ کرد کە تەمەنی هەڵکشا نازناوەکانی برد، جێگۆرچێ لە یاریکردنی ئەکراوە ئەم یاریزانە ئاستی دابەزیەوە. مۆدریچیش لە دوای 2010 و باڵێندۆرەکەەوە هەمومان ئەبینین تەوپیانی شوناسی یاریکردنی خۆی ون کردووە. چی ماوەتەوە بۆ نمونە کاسمیرۆ ماوەتەوە کە بتوانێت تەختیەی هێڵی بەرگری بۆ نمونە تەختیەی محوەری هێڵی بەرگری بکە و ناوەڕاستیش ڤالڤێردی هەیە. ڤالڤێردی بۆ نمونە زێدان زۆرترین ئێعتیمادی کردوتە سەر لەسەر چی؟ لەسەرەوەی کە شێوازی یاریکردنەکەی پێ بگۆڕێ. سێرەکەی ڕۆژی پێشوو زێدان یاری چۆن کردووە؟ بە پلانی 4 بۆ نمونە 3-2-1 یاری کردووە. هازاردیا گارسبێڵی هێناوەتە دواوە، ڤینیسیۆس جۆنیۆری خستۆتە سەرینۆک. لە کاتێکشدا بۆ نمونە ڤالڤێردی دێنێتەوە پانتای یاریگا، یاریزانێکی خێرا، سەرلێدەرێکی باش و کۆنتترۆلی تۆپەکات بۆ تۆپی بینی بە بەردەوامیەدا بە هاوڕێکانی بە ئاگایە لەگەڵ هێڵی بەرگری هەردوو تاکەکە مێندی، مارسیلۆ، کارڤاغال. واتە هەست ناکەی ڕیال مەدرید لە ڕووی پێگاتەوە لە ڕووی ئاستی یاریزانەوە، ئاستی تاگ یاریزانەوە یاریزانەکان ئاستیاندا بەزی بێ یاخود لاواز بوو بێ، بەڵکو هەستەکەی یاری دوای کۆرۆناژ ڕیال مەدرید بەهێزەوە هاتووە. ئەوەی کە کێشەی زێدان بوو لە پێش کۆرۆنادا ئەوە بوو ئەم یاری ڕاهێنەرە تیپەکەی خێرا یاری ئەکرد کە ئەچوونە 18 یاردە تیپی بەرامبەرەوە، نانەتوانی تەرجەمەی دوالەمەسی تۆپ بکەن بۆ گۆڵی تیپی بەرامبەر. بەڵام ئێستا دەبینین ئەوان ئەو چارەسەری ئەو گرفتەشتی کرۆ زێدان بەچی بە پاڵپشتی و نزیشی سنتەری ناوەڕاستی مەیدان، نەک بەوەی بە بەردەوامی یاریزانێکی وەکو ئیسکۆ بێ، نەوەک خولە کۆنتترۆلی تۆپی تیپەکە بکات، نەتوانێت تۆپێکی بینی بدا، نەتوانێت بۆ نمونە گۆڵێک بۆ بنزیما دروست بکە. بەڵام کاتێک دێیتە سەریانەی بەرشەلۆنا پێکهاتەکە تەواوە، شێوایەکردنەکە هەمان شێوی ڤالڤێردیە، 90 خولەک ئەم تیپە پاساتەکەن بەبێ ئەوەی بزانن پاس بەکێدەن، پاساتێکی عەشوایی دوور لە یەکتری بە بەردەوامی هەمویان ئاڵکاونەتە یەکتریەوە لە ناوچەیەکی بەرتەسکدا تۆپەکان ئاڵوگۆڕەکەن. ئێستا بۆ نمونە میسی کاتێک دێتە ناوەڕاستی مەیدان، میسی تەمەنی 33 ساڵە. ئێستا حەزەکەم کاک محەممەد یەک شت بۆ باس بکەم، شتێکی تازەیە. ئەمڕۆ چەناڵی یۆرۆسپۆرت راپۆرتێکی زۆر جوانی لەسەر میسی و گریزمان داگرده بوو و لەسەر ترسنۆشی کیکیسیتین کە بۆ بەراوردشی کردبوو بە زینەدین زێدان. زێدان بەوەی کە ڕاهێنەرێکی بوێرە و بۆ نمونە هەموو یاریزانەکانی پاداش و سزاکان لەسەر ئاستی یاریکردنیان، بەڵام کیکیسیتین میسی تەمەنی بۆ بە 33 ساڵ. ئەم یاریزانە بەڕاستی من ناڵم ئاستی دابەزێ، بەڵام ئاستی دابەزێ. 90 خولەک ناتوانێت وەکو 2008 یاری بکە، یان 90 خولەک ناتوانێت ئەوەی کە چاوی و ئینێستا لە دەورێتین پاسی بنێ و ینی ئەو مڕونەتی هەیە لە یاریگادا جێبەجێ بکات. بەڵام ئەم ڕاهێنەرە هەتا ئێستا کە نەیتوانێەوە شوێنی یاریکردنی گریزمان بکاتەوە. یاری پێشوو گریزمانمان بینی لەکوێی تەکتیکی تۆپی پێی یانەی بەرشەلۆنەدا بوو، چی خزمەتێکی بەیانەی بەرشەلۆنە کرد. بۆ نمونە سێرەکەی یاریزانێکی وەکو جۆردی ئالبا، سیمۆدا بۆ نمونە دێن پاسەدەن.
دەجار تۆپەکەیان گرتووە ینی 15 جار ئەو تۆپیان لە پێ بووە ینی هەر 15 جارەکە تۆپەکەیان لە کۆڵ کردوێتەوە پاساتێکی عشوایی نابەرامبەریان کردووە ناچار میسی مەجبورە خۆی دابەزێ بێتە ناوەڕاست بێتە پشتی هێرشبەرەکانەوە تۆپ بگرێ و یارمەتی هاوڕێکانی بدا لە کاتێکیشدا یارمەتی هاوڕێکانێدا هەتا ئێستا کە کیکی سیتین یاریزانەکانی فێر نەکردووە کە میسی تۆپی لەپایە یا بۆ نمونە هێڵی ناوەڕاستی کە تۆپ ئەگرن و ئەیانەوێت ڕووباڵ بکەن و هێرش بخەنە سەر تیپی بەرامبەر ئەرچی و وەزیفەی هێرشبەرەکان چییە لە تۆپی پێدا هەستەکەین بۆ نمونە ئەم تیپێکن هەمویان وابەستە بوون بە هێڵی ناوەڕاستەوە ئەو پاساتەیشی کە هەیە بەڕاستی لە کۆتاییدا شتێکی زۆر بێزارکەر زۆر نابەرامبەر زۆر عشوایی یاری پێکردنە شێوە یاریکردنی میسیشی کوشتووە وەرکێکیسیتین تا ئێستا نێشی توانیوە ئاستی گریزمان و ئاستی میسی و ئاستی یاریزانەکانی بەرزە و بکاو لێکیان جیا بکاتەوە وە خراپترین شتیشی کیکیسیتینی ژەوەیە با بۆ نمونە من ناڵێم ئەمە وایە بڵێن یا وابێت بە راپۆرتەکەی یۆرۆسپۆرت دەڵێ با بۆ نمونە هەندێک یاری کە پێویست ناکا میسی لە سەرتاوە یارینەکە دەرفەت بە گریزمان بدا بۆ ئەوەی جۆرێک لە جۆرەکان ڕسمە تاکتیکیەکەی ئەم ڕاهێنەرە دەربکەوێ کە بەبێ میسی چۆن یاریەکەن یا کە میسی تێدایە یاری تۆ سێریکە میسی 90 خولەک لە یاریگادا یاریەکات سوارێز نەبێت هیچ یاریزانێکی بەرشەلۆنە تۆپێک ناخاتە خزمەتی میسیەوە کە لە قازانجی گۆڵکردنی ئەو یاریزانە بێت 90 خولەک میسی یارەکە تۆپەکانی پێ یاریزانێک کە میسی تۆپەکەی لایەن ناچێتە ناوچەیە کە بۆشایی بێت میسی تۆپەکەی پێبات ئەوان بۆ نمونە بیدەنە فاتی بیدەنە یاریزانەکانی دیکە خود گریزمان بچێتە پشتی بەرگریکارانی تیپی بەرامبەر و گۆڵی پێتۆمارکە واتە ئەوەی لایانی بەرشەلۆنەدا هەیە بە بۆچوونی من لە تەکتیشی یاریکردنا فەوزایە و تەنها میسی شوناسی تیپەکەی لە یاریکردنا تا ئێستا پاراستووە زۆر بە کورتی ڕکابەری بەرشلۆنە و ڕیاڵ مەدریت بەکوێ دەگا بەوتەکانی تۆوا دەردەکەوێت زیدان لە دوانەکەی زیدان و ڕاستتر دەگەڕێت تا لە دوانەکەی سیتین کاک محەممەد ویستم یەک شتێک ڕوون بکەمەوە بۆ بینەرانی وەرزش دۆستی خۆمان ئەویش ئەوەیە بەڕاستی خولی ئیسپانی ئەم ساڵ خولێکی زۆر بەهێزە بە تام و چێژە ئەگەر بە وردی سەیری بکەین ڕکەبەری لە کۆتاییانە کە ئیسپانیۆلە هەتا یانی ڕیال مەدرید ڕکەبەریەشی گەورە هەیە لە نێوانیاندا حەزەکەم ئەو ڕوونکردنەوەی بم بۆ نمونە تۆ سەیری ڕیال مەدرید بەرشەلۆنا ئەتلەتیکۆ مەدرید ئیشبیلیا خیتاوی ڤیاڕیال سۆسیداد و ڤالانسیا هەتا غەرناتە ئەم نۆتیپە ڕکەبەری لەسەر خولیانە پاڵەوانەکانەکەن لەسەر خولی ئەوروپا لیگەکەن چوارەکەی پێشەوە بۆ نمونە 68 بە 68 55 بە 53 ئەتلەتیکۆ ئیشبیلیا و خیتاوی ڤیاڕیال 49 بە 48 ریال سۆسیداد و ڤالانسیا 47 بە 46 ئەم نۆتیپە بە بەردەوامی ڕکەبەریەشی توندیان لەسرە لە جگە لە بوون بە پاڵەوانی لالیگا بۆ ئەوەی لە وەرزی داهاتوو کورسێک لە کورسەکانی ئەوروپالیگ و خولیانە پاڵەوانەکان چی بکەن دەستە بەر بکەن وەیانەکانی کۆتاییش کە شتێکی زۆر جوان ئەمە چەند ساڵە ڕووی نەداوەتەوە بەلەدوەلی سەلتاڤیگۆ ڕیال مایۆرکا بۆ نمونە ئیبار لیگانیس ئیسپانیۆل هەمویان 35 خاڵ تا 24 خاڵیانەیە ئەمانیش لەم چەند هەفتەی کەماوە ئەبێت ڕکەبەری توند لە نێوانیاندا دروست بێت بۆ نمونە دانەبەزن بۆ ریزیانە پلەدۆکانی ئیسپانیا واتە لالیگای ئیسپانی ئەم ساڵ خاڵەکانی یانەکان و ئاستی یانەکان تا ڕادەیەک لێکەوە نزیکە هەتا کۆتایی هەفتە دەرناکەوێت واتە ئێستا گەر من پێت بڵێم ڕیال مەدرید چانسی بردنەوەی زۆرترە بۆ لالیگای بۆ ئەوەی ببێتە پاڵەوانی لالیگا ڕەنگە هەڵەبم ئەگەر بڵێم بەرشەلۆنە هەر ڕەنگە هەڵەبم بەڵکو من پێم وایە ئەوەی کە ئێستا گوزەرەکات لە بۆ نمونە لالیگای ئیسپانیدا ڕیال مەدرید بە ڕێگا ڕاست و دروستەکەی تەکتیک و یاریکردنی تۆپی پێدا دەڕوات زێدان یاری دوای یاری توانیەتی بە پشبەستن بە یاریزە لاوەکان جۆینکردنی پێکراوەکان و بە ئەزمموی یاری پێش کۆرۆنای پێکهاتەیەکی بنەڕەتی تەواو ڕکەبەری دروست کردووە کە دوای بۆ نمونە نەکەوێتە دوای بەرشەلۆنە لە بەرامبەریشدا بەرشەلۆنای بینی زۆر بە شەرمنانە یاریەکان ئەباتەوە ئەوەی لێ دەربچێت تەواوی ڕکەبەرەکان پێم وایە هەمووی بە خاڵ و دوو خاڵ کۆتایی دێت و دەبێت چاوەڕێی هەفتەکانی داهاتوش بکەین زۆر باشە دەچمە سەر ڕکابەرەکانی ئیتالیا لەگەڵەوەی ئەمساڵ چاوەڕێ دەکرا لازیۆ ئاستێکی بەرز پێشکەشکا بە تایبەتی خراپی یۆڤانتۆس و سەرزەنشکردنی لەلایەن ڕاگەاندنەکان و ڕۆژنامەکانی ئیتالیاوە لەوەی کە ناجێگیری
بە تەواوی باڵی کێشاوە بە سەراستی یاریکردنی یۆڤانتۆسا لە نمونەیەوانەش جارێکتر بێبەشبوون لە جامی ئیتالیاکان جاران لە یاری کۆتایی بەرامبەر بە ناپۆلی شکستی خوارد. کەمبوونەوەی جیاوازی خاڵەکان لە پێشەنگ و پلەی دووەم لە خولی ئیتالیا، بەڵام لە دوای ڤایرۆسی کۆرۆنا پاش دەستپێکردنەوەی یارەکان جارێکتر جیاوازی خاڵەکان لە نێوان یەکەم و دووەم لە خولی ئیتالی زیادی کرد. بارودۆخی خولی ئیتالی ئەگەر چی لە دژی یۆڤانتۆس باسەکرا و پەلە دەکرا لەوەی کە زوو یارەکان دەست پێ بکاتەوە تاوەی ئەمساڵ لازیۆ چانسیەوەی هەبێت کە بێتە پاڵانی خولی ئیتالی، بەڵام وەڵامێکی تری پێداین جیاوازەکەی یۆڤانتۆس زیادی کرد لە خولی ئیتالیا. بەڵێ خۆی کاک محەممەد ئەوەی کە زۆر مهمە ئێمە پێمان نابێوا بێت ئیتر کە ڕۆناڵدۆ چۆ یۆڤانتۆس ئیتر ئەم تیپە تەواوی ڕکەبەرەکان یەکلاییە کاتوێ ئاتوانێ هەموو ئەو نازناوانەی کە هەیەە بۆ نمونە هەیە دەستەبەری بکات لە خولەکانە. من ینی زۆر بەوردی سەیری ساریم کردووەوە، ساریشم بە ڕاهێنەرێکی ینی داهێنەری تازەگەری ژیانی تۆپی پێوایە، چونکە ساری وەکو خۆی ئەڵێت ئەوەیەوێت دید و ئەفکارێکی نوێ لە ژیانی تۆپی پێ بێنێتە نێو خولی ئیتالی و 2 ساڵ یا بۆ 3 وەرز باشترین ڕاهێنەری بۆ منە خولی ئیتالی بوو. ئێستا ئەوەی کە لە یۆڤانتۆسا گوزەرەکات تەنها بۆ نمونە ینی ئەوەی کە ئەڵێ خەتاکە تەنیا ساری نییە، بەڵکو ئەوەی کە من بینیم یا تەماشام کرد دوایین راپۆرت لەسەر مەشاکیلەکانی ینی یۆڤانتۆس و دواتریش ساری و ڕۆناڵدۆ و ئەنێلی سەرۆکی یانی یۆڤانتۆسیش خۆی جەقت لەوا کاتەوە کە ئەوان ئەم ڕاهێنەرەیان بۆ ئەوە هێناوە دەیانەوێت دید و ئەفکاری خولی ئیتالی لە دید و ئەفکارێکی تاکتیکی بەرگریەوە بگۆڕن بۆ شێوە یاریکردنێکی هێرشبەری. بۆیە و ئەوەشی کە دەوترێت ساریەکێکە لەو ڕاهێنەرانەی زۆر بە ئالۆزی دید و ئەفکارەکان یەگات بە یاریزانەکانی. لە کاتێکیشدا من پێم وایە ئەو پێکهاتەی کە لە بەردەستی ساریایە بەڕاستی پێکهاتەیەکی هێندە زۆر گەورە نییە بتوانێت ڕکەبەری تەواوی خول و پاڵەوانێتیەکان بکە، چونکە تەماشاکە یاریزانەکانی تۆ جوان لیژی بەفۆنێکە دێ گۆڵپارێزەکە تەمەنی 38 ساڵ 40 ساڵە. بۆ نمونە سامی خزیێرەت هەیە سێرەکەی تەمەنی ڕۆشتووە، ینی چەندین یاریزانی وا بۆ نمونە پیانیژ دێ تەمەنی ڕۆشتۆ خەریکە ئەیدەنە یانەی بەرشەلۆنە، کەواتە ئەوەی کە لە یانەی یۆڤانتۆسا گوزەرەکات تەنها ڕاهێنەر نییە، بەڵکو بەشێکی یاریزانەکانە، تەمەنی یاریزانەکانە و دید و ئەفکاری ڕاهێنەرەکەشە. ئەژینا ساری یەکێکە لەو ڕاهێنەرانەی لە خولی ئیتالی پێشوازێکی باشی لێکراوە، ئەوێت ئەو پلانی 4 سێسەیە کە ئێستا هەیە ئەو 4-4-2 پێشووتر لە خولی ئیتالی هەبووە بگۆڕێ بەو شێوە هێرشبەریە. ئەوەشی کە لەگەڵ کریستیان ڕۆناڵدۆدا لە یاریەکانی پێشوودا هەیبووە قسەکردن بۆ لەسەر شوێنی یاریکردنی کریستیان ڕۆناڵدۆ، یاخود لەسەر ئەوەی کە چێ بتوانێت لە تیپەکەدا یارمەتی کریستیان ڕۆناڵدۆ بدات، ڕۆناڵدۆ بێنێتە چەپی یاریگا بیخاتە ڕاست، یاخود لە نوچی یاریگا یاری پێ بکات. بۆیە ئەم گۆڕانکاریانە هەندێک جار بۆ منە باجەکەی قورسە بۆچی بۆ تەواوی تیپەکە و بۆ ئەنجامی تیپەکە. ئەژینا من پێم وایە یۆڤانتۆس بەم پێکهاتەی کە هەیەی با ڕۆناڵدۆشی تیابێت لەگەڵ ڕێزم بۆ هاندەرانی ڕۆناڵدۆ یۆڤانتۆس بیخەیتە خولی ئینگلیزیەوە تەسەورەکەم کاک محەممەد لە ڕیزبەندی پلەی دێما بێت، تۆ سێری یارەکەی ئەتڵەنتا و لازیۆ بکە. 2 تیپی تەواو هێرشبەری، 2 تیپی تەواو کراوە، 2 تیپ نزیکەی 7 گۆڵان لە مۆرزەدا تۆمار کردووە، بەڵام ڕەنگە هەندێک بارودۆخی تەکنیشینێ و تیپەکان یا بۆرم ناو پشوەی لە کۆرۆنادا هەبوو یا پێشووتر ئامادەکارەکانیان وەک پێویست نەبوو بێ یۆڤانتۆس بەو جۆرە پێشکەوتۆ. واتە یۆڤانتۆس تیپێک نییە بە تەنیا بتوانێت ڕکەبەری چی بکات، ڕکەبەری بکات لەسەر خولی ئیتالی. ڕۆناڵدۆش ئەو سۆپەرمانە نیە ڕزگارکەری یانە یۆڤانتۆس بێ لە نێوان ئەو هەموو یانە گەورەیەدا. بۆ نە کاتێک دیتە سەر یانەی ئەنتەر میلان، بۆ نمونە لایەنەی ئەنتەر میلان پارە زۆرەی پێش بۆ نمونە ئەنتۆنی کۆنتی لە کۆمەڵی یاریزانە خەرج کرا. ینی سپاس بۆ هەوراسکاوە کاتی بەرنامەکەم کۆتاییات بێگومانەوەی کە تۆ باست کرد تێکەڵی یۆڤانتۆس کۆمەڵێک یاریزانی تیا کە تەمەنیان تاڵ سەرکەوتۆ لە نمونێوانش بۆ فۆن کە ئێستا لە تەمەنی 42 ساڵیدا کەمە تەمەنێکە لە ئاسی ڕانان و نزیکە. سپاسی ئامادەبوونی هەوراسکاوە ڕۆژنامەنووس و شتۆڤەکاری وەرزشیەکەم
کە لە شاری چەمچەماڵ و بە شێوکی ڕاستەوخۆ لە بەرنامەم جاری دەر و یاریگا لەگەڵ مابووی بۆ شیکردنەوەی تەوەری بەرنمەکانم. سپاس بۆ هاوکارانم ئازیزانم تا بەرنمەکانی داهاتووتری دەرەوەی یاریگا بەخوای گەورە باڵە دەستانە سپێرم. شاد و کامەران من خواتان لەگەڵ.